هاتیمە هەندە پاقلاوە و شیرینی لۆ کاتی بەربانجی مانجە ڕەمەزان بکڕم و چکە شتەکانیان هەمووی ماشەڵڵا جوان و ڕازاوە و پاقلاوەکانیشیان زۆر زۆر جوان و ڕازاوەیان داناوە دەستخۆشییان لێ دەکەم. ئەمە ڕێتۆتیە بۆزۆری هەندە پەقلەوە و شەربەت و تشتانە بکڕین و ڕەمەزانێ پێویستە و تشتانە بکڕین وەکی نێت تێنە و بازارێژی تەمەشا تشتی دکەی حەزێ مرۆ چی تێ ئێجا مرۆ مەجبیرە بکڕی ئەوەژی واجبێ مەیە و ڕەمەزانە و ساڵەش گەلێکە خۆشە و بۆهای تشتژی باشە زۆر گرانیە. تبعتها يسب بزوريت إنسان كان عجيتي حيوان كان أنجمني صوت مكياش وظيفة خوي زاني أو رجع بريو ببات بدأ مجموعەیەکی مناڵان 40 تا 50 نەفەر مناڵمان هانیوە لەگەڵ مۆرەبیەکانیان گەردشگەریان فێرکەین لە بەناوی مەریوانگەردی. ئەم مەریوانگەردیە شامڵی شناسایی ئەنجومەنی سەوزی چیا بووە، سایتی پەرەندەنگەری شێروان بووە، فێری ئەم مەوزوعانە ببن و ئێمە ناتوانین لە حەوزەی گەردشگەریە مناڵەکان فێری ئەو شتانەکەین کە گەورە ساڵەکان فێر ئەبن و ئەیان بین. مناڵەکانمان هاوردوو بۆ تۆڕی یەک ڕۆژە. ئەم لەم تۆڕی یەک ڕۆژە چەند جێگە مەرکەز گەرەکمان بوو بازدیدیان بکەین. یەکێکیان یانی کوردەواری بوو. یانی کوردەواری ڕۆیشتین بە مناڵەکان زۆر ئستقباڵیان کرد، چۆن مەحیت فۆقولعادە جوان و ڕازاوە بوو. دوایەوە هاتین بۆ سایتە پەرەندەنگەری شێروان. لەگرا مناڵەکان ئەو شتانە کە ئێمە مەفاهیمێکمان ئاموزشدا بوو لە کلاسەکانە لەگرا بە سوورەت عینی دییان، ئەوە کە هۆشیان بێ بە حیواناتەوە، ئەو کە ژینگیان بپارێزن. فارمی کوردی هەیە لێرە، خاوەنەکەی کووردە، خەڵکی دۆ کە پیاوێکی زۆر چاکە موسڵمانە لای ئەو دێنین و مەجموعەیە گۆشتی تریش ئێماچین لە شەریکە خۆمان ئەچی حیوانەکە سەرڕێەوە ئەیهێنێ لەبەرەوەی ئەم گۆشتە گۆشتێکی حەڵاڵە و موسڵمانەکانیش خۆتە زانی موسڵمان لە گۆشتی حەڵاڵە دەڕێت. ئەمە مریشکی ساغا حەڵاڵە و خەڵک زۆر حەزیان لێتی، زۆربەی موسڵمانەکانیان بۆیارە لەبەرەوەی کە گۆشتی حەڵاڵ هەیە، مریشک و گۆشتی مەڕ و هەموو شتێکمان هەیە حەڵاڵ. چونکی گۆشتی حەڵاڵە و تشتێک پردیە و مابێت ئەمی بخۆین، نەیە ئەڤای حەڵاڵە، نەی حەرام.